ئازیزانمان لە تەوەریەکەمدا لەگەڵتان دەبین. سوشال میدیا یەکێکە لەو بابەتانەی کە هەم بابەتی خۆشی تیا بڵاو دەکرێتەوە، هەم بابەتی خەمناکی تیا بڵاو دەکرێت، هەم بابەتی خەندە ئامێزی تیا بڵاو دەکرێتەوە، هەم بابەتانێکیشی تیا بڵاو دەکرێتەوە کە دەبنە هۆی دڵتەنگیمان و زۆر جاوامان لە دەکەن کا بگری. جا کاریگەریەکانی سوشال میدیا دەکرێت باش بێت و دەکرێت خراپیش بێت. بەڵام ئەوەی کە لە ئێستادا لە زۆربەی سوشال میدیاکان بەتایبەت لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە بابەتانێکن کە کاریگەری خراپیان لەسەر لایانی دەرونیمان دەبێت، بابەتانێکن کە دەکرێت ببنە خەم و پەژارە بۆ دڵ و دەروونمان. جا بۆ ئەوەی کاریگەریەکانی سوشال میدیا بزانین لەسەر لایانی دەرونیمان چ بە خراپە بێت چ بە باشە بێت و بشتوانین چۆن بزانین چۆن سوشال میدیا کەم بکەینەوە بۆی کاریگەریەکانی کەم بکرێتەوە، گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە با میوانداری دکتۆر قادر حسێن پسپۆڕی دەروونزانی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێوێ کاک دکتۆر. کاک دکتۆر، پەیوەندی دەروون بە بابەتانێکە لە سوشال میدیادا دەیبینین زۆرجار ئەو بابەتش واقعی نیە یاخود بەرکەوتی ڕاستەوخۆمان لەگەڵی جانیە، پەیوەندەکانیان چۆنن؟ بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان، سوپاس بۆ جەنابتان و بۆ بینەرانی کەناڵەکەتان. سەبارەت بە پەیوەندی نێوان دەرونی ئینسان و کە لە دەوروبەری ئینسان بە شێوەیەکی گشتی بڵاو بێتەوە، تەواان زۆر جار ئەوەی کە لە دەرونی ئێمەیە ڕوایەت یا دروستە بێت لە نەتیجەی ڕنگانە و کاردانەوەی ئەوەیە کە لە عالەمی دەرەوە ئەگوزارێت. ئەگەر لە دنیای دەرەوە شتی باش بگوزارێت دیترە ئەو شتانە ئەوانە بن کە ئێمە بە شێوەیەکی واقعی وەریانەکەوین لەسەر جادە لە ماڵ لە کۆڵان لەگەڵ کەسانی ترە. بێگومان کاریگەری ئەرێنی و کاریگەری پۆزتیڤ لەسەر دەرونی ئێمە بەجێڵن بە پێچەوانەوە. ئەگەر شتانێکی خراپن وەکوتمیتر ئێمە ڕاستە خۆبەریانەکەوینیان لە ڕێگەی سوشال میدیا و یاخود هەنێ جار تەنها بە بیستن جاری وایە ئەبێتە هۆکار بۆ ئەوەی کە کاریگەری لەسەر دەرونی ئێمەدا بنێ. ئەگەر بابەتەکان باش بوون کاریگەری ئیجابیانە بێ بە پێچەوانەوە ئەگەر بابەتەکان وەکو جەنابەت ئیشارەت پێ بابەتی خەمناک بوون، بابەتێک بوون کە ببنە هۆکار بۆ نمونە بۆ دروستبوونی دڵە ڕاوچێ، ببنە هۆکار بۆ دروستبوونی کە ئابۆ خەمۆکی، ببنە هۆکار بۆ دروستبوونی نائارامی دەرونی لا ئینسان، بە هەمان شێوە کاریگەری نەرێنی و کاریگەری سلبی لە دەرونی ئێمەیە لە مەودایەکی دوور یاخود مەودایەکی نزیکە بەجێهێڵێت. تۆ پێ وایە لە سوشال میدیاشا زۆر بەکارهێنانی بەشە لە شازەکان ئالوودەبوونی تێدایە؟ ئەزانی مامۆسای بەڕێستەوان مەسەلەی ئالوودەبوون، ئێمە ئالوودەبوونێکمان هەیە، ئالوودەبوونی ئیجابی پێوتری. ئالوودەبوونی ئیجابی لەواچێت من ئولفەت بە خۆشەویستی دایکمەوە، خۆشەویستی باوکمەوە، خۆشەویستی بۆ نمونە وڵاتە، خۆشەویستی کەسێک، خۆشەویستی دینەوە. ئەکرێت ئەم جۆرە ئالوودەبوون مەسەرن بە کتێبەوە بخوێنەوە، ئەکرێت ئەم جۆرە ئالوودەبوونێکی ئەرۆنی پۆزتیڤ بێ. بەس ئەوەی جەنابەت باسێکی بڵێ مەسەلەی ئالوودەبوون ئێمە جۆرێک لە ئالوودەبوونمان ئینسان چۆن هەنێ جار بەمەیەوە ئالوودابێت، بە مادەی مخەدر و هۆشبەرەوە ئالوودابێت، هیچ گومانی تیان نییە. ئەکرێت ئێمە ببینین یا بە سیرکردن بە متابعی بەکارهێنانی ئامێرەکانی سوشال میدیا یا ئەوانەی کە حتا تەلەڤیزۆن جاران ئەم کێشەی دروستەکە ئێستا لە بەدیری تەلەڤیزۆن ئەمە سوشال میدیامان هەیە کار ئاسانیی زۆرەکات، چونکە زۆر بە ئاسانی ئەتوانین ئێمە تەسەڕوفی پێ بکەین. بۆ من لە تەلەڤیزۆنە نەمانەتوانی ئەوەی کە خۆمان مەبەسمانە بهێنین لەما ئەتوانین بهێنین باشە، و ئەتوانی تۆ دیمەنێک مەشهەدێک مەسەرەن گۆرانیەک هەچێک کە بڵاوە بێتەوە لە باتی جارێک چەند جارێک سیرکەی لەمەیانە ئەتوانی پەیوەندی ڕاستەوخۆتە بێت لەگەڵ دەستەیەک، لەگەڵ گروپێک، لەگەڵ شخصێکی دیاریکراوە. هەرێک لەمانە وا لە مرۆڤەکەن کە ماوەیەکی زیاتر و فترەیەکی زیاتر دانیشە بە دیار ئامێرەکەەوە زیاتر بەکاریان بێنێ و هەنێ جار ئەم بەکارهێنانن لە سەیطرەی ئینسانەکە لە کۆنتڕۆلی ئینسانەکە دەرەچێت. ئینسانەکە ناتوانێت بۆ نمونە ئەو هەر لە ئاساڵەوە چێت مەبەستی بێ نیو سعات بەکاری بێنێ، بەڵام ناتوانێت نیو سعات بەکاری بێنێ و ئەچێ بۆ سعات و نیە و چێ بۆ 2 سعات و هەشە. ئێمە ئێستا بە چاوی سەرشاهدی ئەوانین بە تایبەتی لە هەنێ وڵاتە پۆلیس مەسەر من دیمەنم بینیەوە لە وڵاتێکی وەکو سین دایک و باوک تەلەفۆنەکە بۆ پۆلیس کە مناڵەکەی لە ژوورێکی عەلا حەدە بێنە دەرەوە کە مدمین بووە لەسەر بابەتی سوشال میدیا، ئەیبەن بۆ معسکەری ڕاهێنانە و سەر لە نوێ بۆ ئەوی ڕای بێنەوە لەسەرەوەی کە لەگەڵ کۆمەلگا یەک بگرێتەوە ئاوێتەی کۆمەلگا بێتەوە. بەڵێ سوشال میدیاش لە جوابی پرسیارەکە تا ئەکرێت وەکو هەموو بابەتێکی تر، بەڵام ئەمەیان بە دیوە نێگەتیڤەکەیە، چونکە ئەبێتە سەبەب و هۆکار بۆ ئەوەی کە ئینسان لە کار و کەسابەت بکە، ئینسان بە پێویست نەخوێنێ، ئینسان حتا عیلاقات و پەیوەندی لەگەڵ کەسانی ترا بە شێوەیەکی طەبیعی و بە شێوەیەکی سروشتی نەمێنێ. بەڵێ بۆی هەیە سوشال میدیا یەکێک لەو گرفتانی کە لە ڕۆژگاری ئەمڕۆیە دروست بووە لە هەموو تەمەنەکانە بە تایبەتی لای مناڵ و لای هەرزەکار
ئەوەیە کە ڕێژەی هەڵکشانی ئەو کەسانەی کە مدمینە بن لەسەر خوگرتن بە بەکارهێنانی سوۆسیال میدیا و مۆبایل و ئایپاد و بابەتە تەکنۆلۆژیەکانەوە ژماریان ڕۆژ بە ڕۆژ لە زیابوونە لەسەر ئاستی جیهان وڵاتی خۆشمان بڵێت. باشە کاک دکتۆر ئەم کاریگەریانەی کە لەسەر دەرونی مرۆڤ دروستی دەکات پێی تۆژینەوەکان بە یاخۆ بەپێ ئەوەی کە بەڕێزت شارەزاید لێ هەیە و تێکەڵاویت لەگەڵیدا ئایا کاریگەریەکان کە بەتابەت لە کۆمەلگای ئێمەدا دروستی دەکات کاریگەری باشن لەسەر لایەنی دەرونیا خودت کاریگەری خراپن زیاتر؟ ئەزانیم خۆی کێشەی ئەم سوۆسیال میدیا ئەوەیە کە لەسەر ئاسی هەموو دنیا و لە وڵاتی خۆشمانە تا ڕادێک لە کۆنتترۆل دەرچووە لەوە دەرچووە کە تۆ مەسەرەن شوێنێکی ڕسمی هەبێ حساب بۆ بکە ئەو بەرهەمی کە لە سوۆسیال میدیاوە ئەڕوا باشە یا خراپ وەکوتم کەمترین سەیطرە هەیە بەسەر چیت ئەوێ فەیسەڵ قاسم بۆ مەسەلەی سوۆسیال میدیا قسەیەکی زۆر جوانی هێڵە بریتە لە زەبالەیەکی متحرک بریتە لە زەبالە هەمومان نەزانین چییە بریتە لە حاوەیەکی پیسەوەی کە ینی تا مستیلەیەکی ئاڵتونی تا دۆزیوە تا پارچی ئەڵماسی تا دۆزیوە تا جاری وایە بە تایبەت ئێستا بۆن منال لەم کاتێ خۆمانە تا ئەکەوی بەسەر دیمەنێکی جوانە تا ئەکەوی بەسەر حەدەس و ڕووداوێکی خۆشە تا سەیری بۆن منە کورتە ڤیددیوەیەکی چێژبەخشەکەی دەیان دیمەنی قێزەون دەیان دیمەنی کوشتن دەیان دیمەنی ئەتەکردنی ئینسان دەیان دیمەنی ڕوخان ئاگر تێبەران چوزانم خوێن ئەبینی لە سوۆسیال میدیایە تۆڵان تۆ ئەوە چیت باتێ کاریگەریەکەی لەسەر تۆ نەتیجەکەی کاردانەوەکەی لەسەر تۆ ئەوە ئەبێت کە لە نەتیجەی ئەوە دەستەکەوێت مادەم ئەو شتانەی کە ئەمڕۆ لە سوۆسیال بەخشن میدیایە بڵاو بنەوە شتانێکن کە لەگەڵ سروشتی ئینسانانانەوە شتانێکن کە چێژ نایەن بە ئینسان بە معنای کەلیمە شتانێکن کە ئینسان لە ڕووی دەرونی و گەشە پێنان لە دۆخە تەبیعی سروشتێکەیە ئەکرێت کاریگەری خراپێ دۆکەوتم لەوەش خراپتر ئەوەیە ئێمە ناتوانین سەیطرە بکەین بەسەرێ یعنی وەرە تۆ هەر لە کوردستانی خۆمانە ئەمە ئەوەی کاتچێتە چوارچێوی سوۆسیال میدیا و تا کوێ فیلتەرە کراوە تا کوێ دەستی گیراوە بەسەر تا چ دەستگایەکەی بڵێ ئەم دیمەنە ئەم مەشهەدە مەسەرەن ئەم ڕووداوە شایانی ئەوە نیە بڵاو بکرێتەوە بکەوێتە بەرچاو و گوێی مناڵێک هەرزەکارێک کەسێکی ئاسایی با من ڕێی لێ بگرم و نێڵم بگاتەوە نە لەبەرەوەی کە یەکەم لەبەرەوەی کە تەحەکوم ناکرێت بەو بابەتانی کە لە سوۆسیال میدیا بڵاوەکرێنەوە و بە ئاسانی ئەچنە بەردەستی هەموو کەسێک یعنی زۆر دەگمەن ئێستا ئەبینی کە کەسێک هەبێ و مۆبایلێکی پێشکەوتوو پێ نەبێ ئەوانە نەبینێ بە مناڵ و بە گەورە و بە هەرزەکارەوە باشە لەبەر ئەم شتانە وەکوتم کە ناتوانێت کۆنتترۆل بکرێت بەسەریانە یەکەم دووهەم ئەو بابەتانی کە بڵاوێکەنەوە زۆربەی زۆری بابەتی قێزەوەن و بابەتی نائاسایی بە ئەوان بە دوا ڤیوەراگەڕن بە دوا کەسێک ئاگەڕن کە سەیری بکە خەڵکی من تەسەورەکەم بە دوا شتێک ئاگەڕێ کە سەرنجی ڕاکێشەوە زۆربەی زۆری ئەو شتانی کە سەرنجی ئەمەش ڕاکێشن دیمەنە ناشرین و نەشاز و خراپەکانن لەبەرەوە ئەکرێت کاریگەریەکە فەبانەمە لە نەتیجەی دراسەیە زیاتر دەرەکەوێت بەڵام ئەوەی کە ئێمە بە چاوی سەر و بە ملاحەزای بینن کاریگەریەکە زیاتر بەو دیوەیە هەیە کە دیوە سلبەکەی وەلەو بەهەر بەڕاستی ئەو دەستگایە بە خاڵی نییە لەوەی کە کاریگەری ئیجابی و پۆزتیڤ لە هەموو ڕوویەکەوە لەسەر ئینسانی ئەم سەردەمە بەتایبەت ئەوە زمانی سەردەم و زمانی عەسرە کاریگەری ئیجابیشی هەیە بەڵام ئەکرێت بە دیوە سلبەکەیە کاریگەری زیاتر بێت وەک لە دیوە ئەرێنی پۆزتیڤەکەیە. یەکێکی دیکە لەو کاریگەرانەی کاکتۆ لەوانەیە دروستبوونی ڕق و کینەیە بێ لەگەڵ خزمێک لەگەڵ برادر لەگەڵ کەسێکی کەیاکە فرێنتە لە سوۆسیال میدیا بۆ لە شەڕێک وەکو شەڕێکی ئێستا کە هەیە من تەرەفدارێکی کیانە پێم خۆشێکی کیان سەرکێ خزمێکی کەم حەزەکانە خێرفڵانەکەیان سەرکە وڵاتێکیان سەرکرد ئەی بە جۆر لە جۆرەکانە بێتە ینی جۆرێک لە ساردبوونەوەی خۆشەویستی ساردبوونەوەی ئەوەی تێکەڵاوی بە تایبەتی تر لە هەڵمەتی هەڵبژاردن و حیزبایەتی و حتا ئێستا ژەرماوە دڵنیا ماگاداری لە سوۆسیال میدیا مەژەربوونی ما بۆ شتانە ژەرممکن ئەزانی مەسەلەی سوۆسیال میدیایەکێک لە چێش و گرفتەکانی سوۆسیال میدیا ئەوەیە کە لە دوا دەرکەوتنی سوۆسیال میدیا تەمەن قسەیەکێ ئەڵێن ئەوەی دەمانچەی کۆڵتی بێوتێت دروست کردووتێتی لەم ڕۆکە ئەم دەمانچێم دروستکە ئینسانی بەخیرەت و ئینسانی پاڵەوان و ئینسانی بێخیرەت لە یەکتری جا ناکرێتەوە باشە ئەو ڕۆژەی قسەیەکی شەیە لەسەر سوۆسیال میدیاڵێ ئەو ڕۆژەی کە سوۆسیال میدیا دروست بوو ڕۆژنامەنووس یا ڕۆژنامەنووسی پرۆفێشناڵ لەگەڵ کەسێکی ئاساییە کە مەبەستێتی هەواڵ بڵاوکاتەوە لە یەکتری جا ناکرێتەوە ئەوەی جەنابەت باسێکی کێشەی سوۆسیال میدیا ئەوەیە کە زۆر بە ئاسانی ئەتوانێت کۆمەڵگات بۆ کردکە یعنی لە ماوەی 5 دقەیە حەدەسێکت ئەو کەسەی کە مەبەستێتی بەتایبەت ئەوانەی کە بە ئاسانی ئەتوانن بەهۆی پارەوە مەسەرەن بۆ نمونە پەیجی سێوەر دروستکەن
نەخێر ئێساوەکو جەنابەت فەرمووی ڕووداوێکی حەقیقی هەیە کە بوونی سراع لە بینی دوو دەوڵەتە و گەیشتووەتە ئاسی شەڕ. سۆشیال میدیا ئەتوانی ئەمە بخاتە هەموو ماڵێکەوە باشە ئەتوانی ئەم تۆپە بخاتە هەموو ماڵێکەوە لە هەموو ماڵێکە ئیساری ئەو مۆزوع بکات یان کورت و مختصر سۆشیال میدیا بۆتە سەبەب و هۆکار بۆ ئەوەی کە کەربوونی کۆمەڵایەتی و ئەوەی کە سەنگەر لێگرتن و ئەوەی کە با بڵێن دژ یەکگۆسان و ئەوەی کە ململانەی پێوترا ئەو پانتایی زۆر فراوان کردەوە تە کاتی خۆی تۆ جاران تۆ لە ماڵی خۆت و من لە ماڵی خۆم لەواچی هەر نەشم زانی بێ جەنابەت سەربەت شەحنی بێت جەنابەت ئەنسار و لایەنگری ئیسرائیل یاخود بۆ نمونە ئێران لەسەر فلان معسکەر حسابی یاخود لەسەر ئەمیان بەڵام ئێستا تۆ لە ماڵەوە دانیشتووی کە خەبەرەکە ئاگاوە بیتە تەرەفداریەکیشیان لەسەر ئەوە ساسەوە کوتم کەربوونە کۆمەڵایەتێکە زۆر ئاسان بووە زۆر بە ئاسانی تۆ توانی پیشانی خەڵکی بیت کە من چێم لایەنگری چێم لەسەر چۆن لە گۆڵێنان لەسەر چتی بێ حسابی لەم بۆ نمونە قەزێ سیاسیە لەم قەزێ ئابوووریە لەم شەڕیا لەسەر چی حساب میتر ئەوەی کە لە ماڵیشەوە دانیشتووە مۆزوعەکە کێشەکە ئەوە دروستێکات تو ئەتوانێت کۆمنت بنووسی ئەتوانێت لایکێ واتێ باشە لە هەمووی گرنگتر وەکوتم ئەتوانێت کۆمنت بنووسیەوە ئەتوانێت شتێ بڵاوکاتەوە ڕێک پێچوانی بیر و بۆچوونی تۆ پێچوانەی ئەوەی کە تۆ بڵاوت کردوەوە ئیتر لێرەوە مەسەرە کێشە بۆەوە جاریوا بۆ گاتە گەیشتە وەکو وتمانەگاتە ئاسی تەخوین خاینکردن ئەگاتە ئاسی جنێودان ئەکاتە ئاسی سوکاتیکردن بە یەکتری تۆ کە لە سۆشیال میدیا تێکردا لەگەڵ دۆستەکەتا لەگەڵ برادەرەکەدا لەگەڵ کەسێکا کە لەواچێ نەیناسی دوور بە دوور ناسی بێتن لە ڕۆکۆمەڵاتەکە شۆبیانی ئەگەر لە بازار بینی ڕنگدانەوەی بێ لە سەلام و کەلام تا لە ڕێز و احترام تا بۆ کەسەکەەوە لە دانیشتن و عیلاقەتانە لەگەڵ یەکتریا بڵ باشە دکتۆر ئەو لایەنە خراپە دەرونیانی کە لەسەر تاکێک دروست ئەبێت بە کاتێکە بابەتێکی خراپ لە سۆشیال میدیادا دەبینێت کاریگەری خراپەکان چینکە لەسەر لایانی دەرونی دروست ئەبێت ئەزانی کاریگەری خراپ یەکەم پێش هەموو شتێک کاریگەری خراپی ئەمانە ئەوەیە با من هەر ئەو وەزەی ئێسەوە لەوە الحەمدولله من شکری خۆیاکەمەوە لە تەلەفۆنی شاکە کاکدانیار پێشنیاری بەرنامەکەی کەوتم ئەو وەزەی ئێستا بەراورد بۆ شەڕە قورسەی کە هەیە کەمترین کاریگەری لەسەر ئێمەدانا و حقیقەت ئەمەیە یعنی خەڵکی ئێمە زۆر متاثر نەبوو بە مۆزوعەکە بەڵام کاریگەری خراپ کێشەی ترمانێ وایە فعلا ئێمە لە کێشەی ترەوە گلاوین ئەمە الحەمدولله کاریگەری زۆر نەبوو بەڵام کاریگەری هەر بۆ نمونە لەو قەزەیە ئێسایە و بەگشتیش هیچێک لەو شتانەی کە هەیە هەر بەڕاستی ئەمە هەم لە دیناوایە هەم لە ڕووی واقعیەوە چاو دەست گوێ حقی هەیە لەسەرمان یعنی حقی چاو ئەوەیە کە دیمەنێکی جوانی پیشاندی حقی گوێ ئەوەیە کە ئاوازێکی خۆشی پیا بڕوە لە دەروون ناسی ئەمە شتێک هەیە فەوزای حواسی پێوترێت یا ئەوەی کە چوزانم فەوزای حواس بۆ مانایی کە من جاری وایە تا دیمەنێکی جوانە بینم دە دیمەنی خراپە بینم یا دیمەنێکی جوانە بینون دیمەنێکی خراپ لە نەتیجە شێواویەک لە بینینە ئێستا جۆرێک لە هین هەیە پیسبوون هەیە کە تەلەوسی لە ناو تەلەوسی ژینگەیە تەلەوسی بەسەری پێوتێ بۆ نمونە تەلەوسی سەمعی پێوتێ یا پیسبوونی گوێی پێوتێ یەکێک لەو شتانی کە سۆشیال میدیاکە ئەیکە ئەمەیە لا ئێمە وا لێ کات کە بەیانیان کە هەساین بۆ هەر بۆ نمونە جاران کابرا ئەگەر گوێی دیندار بووە گوێی لە عەبدولباسط و منشاوی و فلان و فیسارەگەر یا گوێی لە حەسەن زیرەک و مەسەری خالقی و بەهجەتیحای فلانەگەر ئێستا تۆ یەکەم شت کە ئەیکەیتەوە سەیرەکەی ساڕوخێک لە ئیسرائیلەوە ڕۆشتووە بۆ ئێران یا تیارێک ڕۆشتووە لەوێ موقعێک شوێنێکی کاول کردو چەندەها کەسی تیا کوشتووە بۆ پێچەوانەشەوە کەواتە یەکێک لە گرفتەکانی سۆشیال میدیا ئەوەیە کە هەسەکانی ئێمە ئاشێوێن جۆرێک لە شێواوی لە بینین لە شێوازی بینینی ئێمە دروستەکەن یەکێکی کە لەو گرفتانی کە سۆشیال میدیا دروستی کردو و کاریگەریی دەرونی زۆر قورسە بەڕاستی لە ڕۆژگاری ئەمڕۆیە ئەوەیە کە ئەم شتانە ئەوەی کە دیاردەینە ئاسایی پێوترێت ئاسایی یەکاتەوە بەسەرەندا چوو ئاساییە من مەتفعی بینمە یا با ئینسان کوشتنیش نەبێت لە خانوویەک لە ئانوساتێکای ئەیکا بە یەک مشخۆڵ و ئەی بابە ناخی زەویان لەکوێ کوشتنی ئینسان بینینی دیمەنی کوشتنی ئینسان برینداربوونی ئینسان کاولکاری شتێکی ئاساییە یا سۆشیال میدیا ئێمە وا لێ کردووە ئەم دیمەنانە زۆر ئاسایی بێلاوان لێرەوە تۆ ئینسانێکی پاسیف ئینسانێکی سلبی دروستەکە یا ئینسانێک دروستەکە کە ئێمە لە دەروون ناسیە کەسێکی سادی پێڵێن لە ڕووی ئینفعالیەوە لە ڕووی هەڵچوونەوە ئەنی تۆ خوێن ئەبینی ڕژاوە ئاساییە بێ بەلاتەوە باشە خەڵکە بینی کوژراوە ئاساییە بێ بەلاتەوە دیمەنی شەڕ ئاساییە بەلاتەوە بەڕاستی خۆی ئەم دیمەنانە نابێ ئاسایی بن کەواتە یەکێک لە گرفت و کێشەکان ئەوەیە کە ئەم دیمەنانە ئاساییە کاتەوە لای ئینسان یەکێکیکە لە گرفت و کێشەکان ئەوەیە وەکو پێشووتر باسمان کرد
ینی کردبوونی کۆمەلگا زۆر بە خراپی باشە زۆر بە ئاسانی ئیبرازی هەنێک کێشە و مەشاکل و گرفتی ترەکات ڕق دروستەکە لە بینی خەڵکیە باشە کێشەی ڕق دروستەکات و کێشەی دووبەرەچی لە ناو خەڵکییا دروستەکات یەکێکی کە لە کێشە و گرفتەکان کە لە سۆشیال میدیا لە نەتیجەی سۆشیال میدیا زۆر بووە پێشووتر هەبووە ئەوەیە کە حاشا لە ڕووی جەنابتان و بینەران ئینسانی دەمپیسی دروست کرد یعنی ئێستا جاران کابرا لە ماڵی خۆیدا شتی زۆر نابین نێتوانین جنێوە بەڵام مەسەلە کە ئەو لە ئەمریکا دانیشتووەم لە عێراق زۆر بە ئاسان نێتوانن جنێوی پێڵە ئەو دەمپیسەی کە ئێستا لە زۆربەی کۆمەڵگەکانەوە کۆمەلگای خۆشمانەوە هەیە لە تاریخی بەشەریەتانەوە ینی ئینسان هەیە ناتوانێت ڕوبەڕوو جنێو بە یەکیشکە بە وەیە لەبەر ئەدەب نایە بەڵام شتەکە کە چووە سۆشیال میدیا زۆر ئاسانەبی ئەوە کوتم لە وڵاتێکی کە دانیشتووە لە ماڵێکی کە دانیشتووە ڕوبەڕوو نیە مۆزوعەکە کەواتە من لێرۆ زۆر بە ئاسانی ئاسانکاری دروستەکە بۆی کە هجوم کەمە سەر کەسی بەرامبەر وە هجوم کەمە سەر ئەوانەی کە لە بەرامبەرمە شتێگەڵن لەبەرەوە کوتم بەشێک لەو دەمپیسی کە ئێستا لە کۆمەڵگەکانە بەگشتی و بە کۆمەلگای خۆشمانەوە تەبان لەسەر کۆمەلگای خۆمان کاریگەری هەر زۆر بۆ لەو ڕوو ئەوەیە کە خەڵکیێکی دەمپیز یا کۆمەڵ خەڵکیێکی دەمپیسی دروست کردووە کە شەو ڕۆژدا ئەنیشێ لە بەردەم سۆشیال میدیایە چی بێ ڕەجمێکە چی بێ سوچێکە چی بێ لە کەدارێکە تەبان ئەمەژێکی کەیە لە گرفتەکان ینی من جاری وایە گرفتێکی دیاریکراوم هەیە لەگەڵ کەسێکە سۆشیال میدیا ئاسانکاری ئەوم بۆکە بە ئاسانی لە شخصیەتی بم تۆمەتی بۆ دروستکەم مەسەرەن وێنەی فەیچی بڵاوکەمەوە باشە ڤیددیۆی فەیچی بڵاوکەمەوە بە ئاسانی سڕ و حتا ئەگەر شتەکان ینی حەقیقیش بن چ داعیە من بچم نهێنی کەسێکی کە بڵاوکەمەوە ئەگەر حەقیقی بنیا هەڵبەسراوە لەبەرەوە سۆشیال میدیا کارێکی زۆر ئاسانکاریی زۆری لەو مەجالا کردووە کە یەکەم تۆ بە ئاسانی بتوانی نهێنی ئەوانی کە بخەیتە بەر چاودەست و جۆی کەسانی کە دووهەم لە پانتاییەکی فراوانە ئەمە بکەیت حتا لە هەسەر ئاسیان نەجا لەسەر ئاسی هەموو عالم ئێمە ڤیددیۆمان بینیوە لە ئەفریقیا ڕوویاوە تۆ لە بە ئاسانی ناوی وڵاتەکەمان هەر نەزانی و لێرە سەیری ڤیددیۆکەت کردووە بۆتە جێی باس و خواست کەواتە ئەکرێت دەمانە هەنێک بن لەو گرفتانەی کە لە نەتیجەی بەکارگرفتە سلبیانە یا گرفت و کێشانی کە لە نەتیجەی بەکارهێنانی سۆشیال میدیایەکەوە نەمەڵ بەڵێک دکتۆر هەر بوونی بەردەوام سێری ئەم هەواڵانە بۆن منە باسی بکەین ئەی خوێنیتەوە وەڵاو موچە هیچ ئەمە لێک نییان بۆن منە ئەم شەڕە دەواازەکاندا ئاخری کۆمەڵی هەواڵی ناخۆش بەردەوام کە موبایلەکەش لا ئەبەی تۆ لە زیهن و لە مشکی خۆتە لێکدانەوەی بۆکەی وڵایمە کاریگەریە بێت مەرزەکانماندا بخێ بۆن منە ئەم شەڕەیە چی بکەین گرانی دروستە بێت ئەو بێ موچەیە ئەمە زۆر شتی دیکە حتا هەنێک کە زێ من زۆرجار قسەیان لەگەڵێت تا ئەش خەوی لە کاتی خەویشا پێش هەربیری لێەکەی توانی خەوەکەت ئەزڕێنێ دڵڕاوکێکی زۆر دروستەکە ئەمەژە بۆ خۆی کاریگەریە بێت ئەزانی کاریگەری هەیە بە زۆکوتم من ئەوەی کە بینیمە ئەوەی کە ئێستا ئەیبینم بەگشتی حتا ئەگەر سیرکن لە وڵاتانی کە هەر بەڕاستی خەڵکی بۆکو یاری فوتبۆڵێن و دانیشتۆ لەلایەکەوە حەفلاکات و ئامێریکی مۆسیقی لێیاوە لە لایەکی ترەوە سەیری ساڕوخەکانەکە کە ئایا بە جەبهەی بەرامبەرە طبعاً تۆ بتوێت و نەتەوێت لە جاری وایە ئەو کاریگەریانە دوورمەودان مامۆساجان یعنی کاریگەرم کە من لە خاڵی دووەمە باسم کە وە گرفتەکە لەوایە بەنسبەت هەموو ئینسانێکە و گرفتەکە لەوای ئێمە هەمومان بە شێوەیەکی ئاسایی سەیری ئەمانە بکەین یا جاری وایە وەکو جەنابەت فەرموویلەوە چێ ئەو بێ ئەمەلی و بێ هیوای و جۆرێک لە تۆران لە ژیان و چێژ نەبینین لە ژیان ئاخر با بەخۆ ینی ئێستا خۆ ئینسانی ئەم بارودۆخ و زروفەکە چێژ نبینێ لە ژیان لە هیچ شتێکی ژیان بەڕاستی نە لە عیلاقەی لەگەڵ دایکیانە لەگەڵ باوکیانە لەگەڵ مناڵیانە لەگەڵ خێزانیا نە لە سەفەر و گەشتە بۆ بە ڕۆبۆت ئەکرێن نەتیجەی ئەمانە بێ ئێمە ئەمڕۆ دانیشتوین سەهەسەکەین لەواچە کاریگەریمان تێنەکە بەڵام ئەم کاریگەریە بۆ هەیە لە نەسا بمێنێتەوە بۆ هەیە لە ناخی ئینسانە بمێنێتەوە بۆ هەیە کاریگەریەکە ئەسەری قورسی لە دوورمەودایە لە ئاستێکی دوورا دەرکەوێت دو ساڵێک ساڵ و نیوە دو ساڵێکی کە لەبەرەوەی جەنابەت باسەکەی زۆر ڕاستە بەتایبەت ئەگەر بخایەنێت بەتایبەت ئەگەر ئەمە تەداعیاتی تری هەبێت کاردانەوەی تر بەدواخ مەسەرن بۆ نمونە بەیانی مەرزەکان داخرێت باشە دوو بەیانی لەواچێت تۆ الحەمدولای مەتا ئێستا سەلامەت بوون بەڵام خۆ ناکرێ بێخەم بینەوەی کە لە ئێران ڕۆیە لەوەی کە لە ئیسرائیل ڕۆیە بەیانی ساڕوخ لێراکەوێتەوە خەڵکی کە تووشە بێتەوەدا لایانی کەم خەڵک لەواچە وەکو مۆزوعی تاخیربوونی ئیمتحانی دوانزەکان سەیری وەکو مۆزوعی پۆزتیڤ بڕوان پێ بکەن کاریگەری سلبی زیاتر بووە ئاجامە بەسم لەوەیە کە ئەوە کەمترین شت تۆ لە سەر و 100,000 کەسەوە لە وڵاتە ئیمتحانی
پۆلی دوانزی هەیە تا لە ئێران شەڕ داینەخستوە لێرە سەیرەکەی کە ئیمتحانەکە دواکەوێ دەمەکە کاریگەری لەواچێ بیدایەت تەلەبەکە پێی خۆش بکە دواکەوتەوە بەڵام هەر بەڕاست نتیجەکەی چیە بێت لەبەرەوە کرێت لە دوورمەودایە لە مەسەر ئینسان وا لێ بکا بێ ئەمەل بێ ئینسان وا لێ بکا کەسێکی خەمۆک دەرچێ ئینسان وا لێ بکا کە چێش لە ژیان نەبینێ ئینسان وا لێ بکا کە وەکو پێشووتر باسم کرد کەسێکی لاموبالی بە ئینسان وا لێ بکا کە لە داهاتووە دیاردەکان وەکو خۆی نەخوێنێتەوە هەموو ئەمانە کاریگەری خراپن وەکو جەنابەت فەرموو ئەکرێت ئەمڕۆ نا بەڵام بەیانی و دوو بەیانی چونکە دەرونی ئینسان مشکلەی دەرونی ئینسان ئەوەیە کە تۆ ئەوەی ئەمڕۆ ڕۆیە وەکو جل نییە ئێوارە بتوانانی بیتەچێنی یا بێخیتە غەسادەیەکە و بیش و هیچی پێوەنێڵ جاری وایە ئەوەی ئەمڕۆ لە دەروون تا گەرادانێت 50 ساڵی تر لەواچە لە بەشەرەوە با 30 ساڵی تر 10 ساڵی کە بە بەشەرەوەیە و تووشی هیوایی و بێ ئەمەلی و یاخود جۆرێک لە خەمۆکی و ناڕەحەتی دەرونیەکە باشە کاک دکتۆر جاران ئەوەی کە هەبوو لەوانەیە هەتاوکو پێش 2025 ئەوەی کە هەبوو بێت تەنها بڵاوکردنەوەی هەندێک هەواڵ بۆ یاخود لە کەدارکردنی کەسێک بۆ لەلایەن کۆمەڵە کەسانێکەوە کە بڵاو کرابێتەوە بەڵام ئێستا ئەوەی کە هەیە زیرەکی دەستکردیش بوونی هەیە زۆر بابەت کە ئەسڵەن هەربوونیانە دەکرێت بە زیرەکی دەستکرد دروست بکرێن ئایا ئەمە سترس و قەلەقی و خراپبوونی لایەنی دەرونی تاکی زیاتر نەکردووە زانی ئینسانی ئەم سەردەمە زروفە لە هەموو ڕێکەوە حاشە لە جەنابتان بینا ڕوود بۆتەوە ڕوت یعنی ڕوود بوونەوە بۆ مانایی کە تۆ ئێستا وای لێ هاتۆ جلو لە بەرابێ و لەبەرتانە بێ وەکو یەک وایە چونکە لەبەر تا بێت بۆی هەیە کەسێکی وەکو جەنابەت فەرموود کەسێکی زیرەک ڕوتمان کاتەوە وێنێکی ڕوود یا ڤیدیۆیەکی ڕوتمان فڕاتە ئەو ساحەیە و لە 160 و هەندێک جار زیاتر و کەمتر ئینسانەکان باوەڕی پێ بکەن تا ئەو پێشکەوتنە تا ئەو گۆڕانکاریە لە مەجای سۆشیال میدیاوە لە مەجای بەکارهێنانی زیرەکی دەستکردە زیاتر بێت ئەگەر ئێمە بتەوان بەو سرعەتە بۆن منەکە مەبەسمەوەی خۆمانی لەگەڵا بێن ڕابێن بەو سرعەتە نەتوانین خۆمانی لەگەڵا ڕابێن گرفتمان بۆ دروستەکە ڕاهاتن لەگەڵ یا ئەوەیە کە بۆن منە ئێمە هەچی ئەبێ ئینسان وا پەروەردە بکرێت ئەوەی لە سۆشیال میدیا ئەیبینێت بە بیرکردنەوە و عەقڵێکی ڕەخنەگرانە سێری بکە ئەگەری لێ دروستکە باشە ئەمە ڕاستە من بەسەر فڵان کەسە بەزەکرێت ئەوەی خوارەوە ئەو نەبێت ڕاستە ئەم قسەیە ئەوە تا ئێمە بینی سەرکردەکانی جیهان بەهۆی زیرەکی دەستکردەوە بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی بەو زمانی کاتەوێت قسەیان پێەکەیت و لێویشیان وەکو ئەوە جوڵێت و کە ئەنەما کوردی قساکە باشە ئەم بەیانی بۆ من و تۆش ئەکرێت هەروە بێ لەبەرەوە چەند بتوانرێت تەحکم لەلایەن کەسانی ترەوە بۆ مۆزوعەوە بکرێت ئەو نە ئەتوانن وەکو عەرەب بەڵێ بەلبەلە و کێشە و گرفت بۆ من و بۆ تۆ بۆ بەرام بەتایبەت ئەگەر ئێمە توانای ئەومان نەبوو کە خۆمان لەگەڵیان ڕابێنی و یەکەم شێواز و ئوسلوب و میکانیزمی خۆ لەگەڵا ڕاهێنان بریتێ لەو کە ئێمە وەکوتم بە عەقڵێکی ڕەخنەگرانەوە حتا ئەما ئەگەر ڕاست بێت یعنی من چ پێویستم بۆیە دوایکەوم کەسێکم بە شێوازێکی ناتەوێعی بینێت چ پێویستم بۆیە دوایکەوم لە ڕووی ئینسانیەوە با من وابیرکەمەوە ئینسانێکە و پەیوەندی بە حیاتی خۆیەوە هەیە و ئەگەر مسلمانیش وازی لێبێن بۆ خۆی بۆ ڕۆژی قیامەتی بە هەڵیگرێ خوای گەورە محاسبەی کە من چ مەجبورم بڵاوی کەمەوە چ مەجبورم بینێرم بۆ کەسێکە چ مەجبورم لە ڕووپەڕەی فەیسبووکەکەی خۆم و پەیجەکەی خۆم داینێ لەبەرەوە ئەکرێت یەکەم ئامرازی ڕوبەڕووبوونەوەی ئەوانە ئەوە بێ کە ئێمە بە عەقڵێکی ڕەخنەگرانەوە سەیری ئەو مۆزوعە بکەین دوهامیشان وەکوتم بە قەزەی هەنێشت هەیە تۆ بە قەزەی خۆتی نەزانانی ئەمە قەزەی من نییە و هی شخصێکی دیاریکراوە با بڕوە من بڵاوی ناکەم و با کەسێکی کە بڵاوی کاتەوە من سەیری ناکەم هەر لە ئەسڵا سەیری ڤیدیۆکە تا کۆتایی ناکەم نایکەمە بابەتی باسوخواس و با بڕوە وە لەوەش گرنگتر ئەوەیە کە هەر بەڕاز ئێمە بۆ نمونە دایکێک باوچێک لە کەلتورێکی دیاریکراوە بە ئاسانی ئەتوانێت کچەکەی بە ئاسانی ئەتوانێت کوڕەکەی بە ئاسانی ئەتوانێت کە سوکارەکەی ببینێت کە لە دۆخێکی ئاوایە بینیوێتی یا بە ئاسانی ئەتوانێت باوەڕ بەوە بکە کە ئەمە زیرەکی دەستکرد کردوێتی کوڕەکەی نیە یا کچەکەی نییە باشە لەبەرەوە ئایا کەلتوری ئێمە و کەلتوری وڵاتانی تر ئەو مرونەتەی تایە کە باوچێک دایکێک پێشەوەی محاسبەی کوڕەکەی بکە پێشەوەی کوڕکچەکەی لە ناشرین بێ ڕقیان لێ هەڵگرێت سەنگەر بگرێت دژیان لایەنی کەم قدرەت و توانای ئەوە هەیە تەقەبولی ئەمە بکات لە مۆزوعەکە بکۆڵێتەوە لەبەرەوە بەڕاستی گرفتە و مۆزوعی سۆشیال دیموکرات ببەخشن بڵێم لە مۆزوعی سۆشیال میدیاوە مۆزوعی بەتایبەتی زیرەکی دەستکرد کە بەڕاستی من قەناعەتم وایە لەمە دووە لەواشێت کاریگەری خراپ بەجێ بێڵێت تا ئەو حەدێک ئێمە خۆمانی لەگەڵ ڕایەنین و هەرچەند مرۆڤایەتی خەریکە بەرەبەرە دەست و پەنجە لەگەڵ ئەو شتانە نەرمەکە و
مەوزوع و بابەتەکان ئەخاتەوە سەر ڕێچکەی خۆی بەڵام زۆری ئەوێت تا ئەگەینە ئاسەوە یاخود با بڵێن زۆرینە و قەنەعەت و تەسەوور و بیرکردن بڵاوکردنی هەنێ وردەکاریش لە ژیانماندا بۆ من عیبادەتەکانم سیارەکەم گەشتەکەم یان سەرکەوتنەکانم بۆ خودی خۆی ئەمە کاریگەیشی لەسەر خودی کەسەکە ئەبێت یعنی بەشار لەسەر کەسەکە خۆی مەسەرەن بۆ نمونە بڵای کاکدانیارە ئەمەش ئەگەر ئەکرێت دوو جۆر بێت هەر بەڕاستی ئێستا من بۆ نمونە عیبادەتی من بۆ بچێتە سەر سۆشیاڵ میدیا ینی کابرانی هەژەکە سیرەکەینیشی داناوە بۆچی بچێت دوعای من ئەکرێت لە بۆ ئاستە جەماعەی کە مامۆسایەکی ئاینی ئەمرەکردن هەر بەڕاستی کابرا لەو دقەیەوە کە بەڕێکەوە تایەتەوە ئەی کەی بیری خوات هەبوو کەی دوعات کرد کەی هەر بەڕاستی کەی دڵ دوابەستەی خواکەی کەی ئەخ خۆ ئەمانە هەمووی هەیە بەتایبەت عیبادەت ناکرێت بێتە مەسئلەی کێشە یەکێکی کە لە گرفت و کێشەکانی سۆشیاڵ میدیا ئەوەیە کە ئینسانی ڕووکەش دروستەکە ئینسانی بازاڕی دروستەکە ئینسانێک دروستەکات کە ئەوەی کە شخصیەتی استعرازی پێوتێ بەردەوام لە نان خواردنە ئەچێتە مەطعامێ دانیشەکە کە تۆ هەتە لەواچێت کەسێک هەبێت نەیبێ تۆ هەتە لەواچێ خەڵکێک هەبێت ڕقی بەم مەوزوع هەسێ لەبەرەوە من چی ئەخۆم ئەچم بۆ عیبادەت نازانم مەوزوعێکی لەواشێت ئەوەش نیسبێ لە حقیقەتی تیاوێک کابراڵ فەیسبوکی خۆیەتی و تایەتی ئاسووتێنە دەست بەڕاستی ئەکرێت دەوەش حدودی هەبێت باشە مناڵەکە نمرێکی بەرزێنێت داعی نییە چونکە خەڵکی کە هەیە لەواچێ بەمە بری نابێت باشە لەبەرەوە ئەگەر شتێ شوێنێکی سنووردار هەیە زۆر ئاساییەتیا بڵات بەعیدی میلاد بۆ مناڵەکەتەکەی تۆ داویتە تێ 4 مناڵ و 5 مناڵت هەیە خەڵک هەیە دنیا گەڕاوە بە دوایشێت هەلە لاش فرێندە لە فرێندە و لە ئەیبینێ لەبەرەوە تۆ عیدی میلاد بۆ چوارەکەی بەسەرەوە ئەویش وەکوتم دنیا گەڕاوە بۆ یەکێک بڵی نازانم یعنی بە هیچ گومانیتیان نییە کامانە کاریگەری خراپێ بێ و ناشکرێت ئێمە هەموو شتێکی ناڵم خۆی مشکلەی سۆشیاڵ میدیا ئەوەیە کە ئینسانی سەردەمی حاشا لە ڕووی جەنابتان هەموو ڕوویەکەوە ڕوود کردوێتەوە هیچی لە ئینسان یعنی ئینسانی وا شەفاف کردووە هیچی تایبەتت نەماوە خصوصیەتی کەم کردوێتەوە باشە ئەوەی کە جاران حرەمی شخصی پێوترا و حرەمی بۆ نمونەی اجتماعی پێوترا و تۆ سنوودێکت هەبوو بۆ هەر یەک لەو شتانە ئەو سنوردانەی نێشتووە و ئینسانێکی خسۆتە ئەو بازاڕەوە کە ئەوەی پێی بڵێ نهێنی هەنێک بەنسبەت هەنێک کەسەوەڵەتە ئەوەی پێی بڵێ نهێنی لە حیاتیان نەماوە هەنگاوێکە دو هەنگاوە ڕوا 50 ڕۆ تا ئێوارە تەسویری هەموویەکە سەرۆت و سامان و ماڵ و هەموو شتێکی لەبەردەست خەڵکایە و خۆی فیلتەرێکی نییە بۆ شتانە ئەگەر لەسەریشەوە فلتەرە نەکرێت لەبەرەوە کرێت وەکو جەنابەت فەرموو هەرێک لەوانە لە هەنێک ڕۆ کاریگەری لەواشێت ئیجابی لەسەر من دابنێت یا لەسەر ناڵەکەم دابنێت کە پێی خۆشە باوکی دەرەجەکەی دایکی دەرەجەکەی پیشانی هەموو عالەمەوە بەڵام لەواچێت بۆ خەڵکانی کە خۆش نەبێتوە باشی نەکەوێتەوە دۆست پاس دەکەین بەڕێز دکتۆر ئادرسێن پسپۆڕی دڵناسی ئەخوا بەخێر بێ سەر جەنابتان